ئەم کاتتان باش من محەممەدی شەخ فاتحم گەشتی کێواڵ و شرۆڤاوورەکانتان پێشکەشەکەم. داوامە لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە تەمەەن هەمووی لەسەر داوای ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی واتە سەقفێکی زەمەنیماندانا بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوو 15 ڕۆژان دیاری کرد بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی داواکاریەکانیان بداتەوە. سێڕای داخرانی سنوورەکانی نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ئێرانەوە نرخی کاڵاکان لە بازاڕەکانی باشووری کوردستاندا بەجێگیری ماونەتەوە. بڕیارە سبەی گەورەترین پێشانگەی نێودەوڵەتی ئۆتۆمبیل لە تۆکیۆ بکرێتەوە و نوێترین دیزاینی ئۆتۆمبیلی تێدا نمایش بکرێت. ئەمڕۆ سێشەمە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەبارەی چۆنەتی دابینکردنی موچە و نەوتی سپی بۆ پارێزگایە کۆبوو. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئازاد محەممەد ئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند کە ئەوان وادەیەکی دیاریکراویان داناوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە وەڵامی داواکارەکانیان بداتەوە و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیشدا ڕاگەیاند کە گفتوگۆ لەگەڵ بەرپرسانی ئێرانی دەکەن تا بە شێوەیەکی یاسایی دەواازە نێودەوڵەتەکانی باشماخ و حاجی ئۆمەران پەرۆزخان بکەنەوە بە ڕووی هەرێمی کوردستاندا. لێمە کۆبوونەوەکەی ئەنجومە ئەمڕۆمان لە چەند بڕگەیەک پێکات بوو. یەکێ لە بڕگەکان ئێمە داوامان جارێکی تر لەبەرەوەی کە پێشتر ئێمە کۆبوونەوەمان کردبوو بڕیارماندا بوو کە نووسراوێک ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بە پەلە یەک ڕیزی نیشتیمانی هەم بۆ دەرەوە هەم بۆ ناو حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ دەستگا شەرعیەکان دابنرێتەوە و هەروەها داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە پەلە بکە لە ئامادەکردن و ئامادەسازی بۆ دانووساندن لەگەڵ حکوومەتی ناوەند بە پێی ئەو دەستورەی کە هەیە و لە خاڵێکی ترە داوامە لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە تەمەەن هەمووی لەسەر داوای ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی واتە سەقفێکی زەمەنیماندانا بۆ هەموو داواکاریەکان کە خۆی لە 15 ڕۆژە بینێتەوە بۆ وەڵام بۆ ئەوەی کە ئەوەی تریان تایبەتە بە موچەخۆرانی هەرێمی سنووری پارێزگای سلێمانی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی و تایبەتە بە بودجە و تایبەتە بە سوتەمەنی بەڵام سوتەمەنیەکە بە شێوەیەک ڕوبەڕووی هەرێمی کوردستانی ناکەینەوە نایشارینەوە لەبەرەوەی لە ڕابردوویشتا ئێمە سوتەمەنی پارێزگای سلێمانی هەر لە ڕێگای حکوومەتی ناوەندەوە هاتووە بەڵام بە بڕێکی کەم و ئێستا ئەو بڕەش ڕاگیراوە بۆیە ڕاستەخۆ داوا لە حکوومەتی ناوەندەکەین بەو ڕێکار و میکانیزمی کە لە ڕابردووە هەبووە بە هەمان شێوە نەوتی سپی بنێرێ بۆ پارێزگای سلێمانی بەڵام بە ئەندازەیەکی زیاتر کە بتوانین هەموو هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی سوودی لێ. نزیکەی دە ڕۆژە بەهۆی فشارەکانی عێراقەوە ئێران دەواازە سنوورەکانی بەڕووی هەرێمی کوردستانە داخستووە و ناتوانێت هیچ کاڵاوشتومەشێک لەو سنوورانەوە بێتە هەرێمی کوردستانەوە. ئەمە ژوڵەی بازرگانانی لە سنووری تورکیا و هەرێمی کوردستان گرمتر کردووە. ئێستا بڕێکی زیاتری کاڵا و بەروومی کشتتوکاڵی لە تورکیاوە هاوردەی هەرێمی کوردستانەکرێن. ڕۆژانە نزیکەی 400 تۆن سەوزۆ میوەی لە ئێران هاوردە دەکرد. سەرباری داخستنی ڕێگاکان لە کارەکەی بەردەوامە. ڕەجەب بەوەی ئاسانکاری لە گواستنەوەی بەروبوومەکان ئێستا ڕۆژانە زیاتر لە 500 تۆن سەوزۆ میوە لە وڵاتی تورکیاوە هاوردە دەکات. پێشەوەی دابخرێ سنوورەکان ڕۆژانە 250 تا 350 تن میوە دەهات لە ئێران میوە و سەوزە و ئەو شتانە داهات. بەس ئێستا ئەوەش هەموو کەوتۆتە سەر خەتی تورکیا و سووریای لەو دوو خەتە گەلێک زۆرمان بۆ یعنی تاویزی بە زیادەوە کردیتەوە. بازار هەموو شتێکی زۆرە. نزیکەی 10 ڕۆژە ئێران سەرجەم سنوورەکانی بەڕووی هەرێمی کوردستان داخستووە. داخستنێک کە جگە لە تاران بەغدا و شارەکانی دیکەی خوار و ناوەڕاستی عێراقیش زەرمەند بوونە چونکە زیاتر لە 150 کاڵا و بەروبوومەکان لە هەولێرەوە بۆ پارێزگایانە هەناردە دەکران. 13 محافەزەدەی لە جنوب ئەگەڕێ لە سەر تۆ نەبێ و ڕێت لە سەری نەبی هەم بۆ ئێمەش جەرەرە هەم بۆ وانش جەرەرە. سەر و ڕاستەوە خۆ سیارێک لێرە دەنێریتە بەغدا بە ملیۆنێک بڵێ بەس ئەگە بچێتەوە سلێمانی و لە سلێمانیەوە بچێ بۆ وێ بچینە بە 1,500,000 بۆ نەچی. سەرباری زۆری سەوزۆ میوە بەڵام بەوەی جیرفان بەتاڵی هاونیشتیمانیان و کەمبوونەوەی کڕیار نرخەکان لە 120 دابەزیون. فرۆشیارانیش فرۆشیان لە 150 کەم بۆتەوە.
پێشتر ئەگەر ڕۆژێ بای 700 مان فرۆش بای ئێستا ڕۆژێ بای 300 دەفرۆشن هۆکارەکەی ئەوەشی پارە نییە هۆکاری ئەوەشە کە ڕسق زۆرە ڕسق ناوڕە لە ناو ناوەڕاستی جنوبە. هەرێمی کوردستان بازارێکی فراوانی ساختکردنەوەی کاڵا و بەروبوومی وڵاتانە. ساڵانە نزیکەی 3 ملیۆن تۆن سەوزە و میوە لە ڕێگای سنوورەکانی تورکیا و ئێران هاوردە دەکرێن. لەو ڕێژەیەش لە سەدا 35 بەرەمی ئێران بوون. لە سەدا 65 لە سنوورەکانی تورکیا و هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن. فشارەکانی عێراق دەواازەکانی ئێرانی بەڕووی هەرێمی کوردستان داخست. ئەمەش هەرێکی باشی بە تورکیادا چونکە ئێستا لە شوێنی بەربووم و کاڵا ئێرانیەکان بەربووم و کاڵا تورکیەکان بازارەکانی هەرێمی کوردستانیان داپۆشیوە. سیامەندکەریم ڕووداو هەولێر. بەڵ هەر سەبارەت بە مژاری نرخی کاڵاکان لە هەرێمی کوردستانەوە لە بازارەکانی باشووری کوردستاندا بۆ گرتنی زانیاری زیاتر لەسەر نرخی کاڵاکان ئێستا پەیامنێرمان سیامەن کەریممان لەگەڵدا. سیامەن تۆ ئێستا لەشی لە بازارەکانی ئەولێریت چ زانیارێک لە سەبارەت بە نرخی کاڵاکان چ بەرزبوونە و نزمبوونەوەی بەخۆی بینۆ زیاتر و کاڵانی کە لە بازارەکانە کاڵای ئێرانین یان تورکین؟ محەممەد بەشێکی زۆریان نیشتمانیان بەر لە گشتپرسی ترسی ئەوانە بوو کە ئەگەر ئێران سوورەکان دابخات ئەوە نرخی شتومەکان بەرز دەبێتەوە و بەگرە قادۆخۆری ڕوودەدات. بەڵام ئێستا دیارەکە ئەنجامەکان دوای گشتپرسی و دوای ئەوەکە سوورەکانیش داخراوە هەموو ئەو کاڵا و شتومەکانێکان نیشتمانیان پێویستیانە لە بازاردا بە شێوێکی زۆر بەرچاو دەکەیەوە و نرخەکانیشان هەمان ئەو نرخانەیە و بەڵکو و بەشێکیشان نرخیشان دابەزی و لەبەر ئەوەی کڕیار کەمە. من ڕاستەخۆ دەچمە لای یەکێک لە فرۆشیاران لێرە بەوەی کە بزانم ئەم شتانێک کە دێن چین ئەوانێک کە لە ئێرانەوە دێن نرخەکان چۆنن ئەگەر بێتە بێ شۆکاتتان باش ئێوە فرۆشیارن ئەو شتانێک کە لە ئێرانەوە دێن چین و ئایا ئەو شتانێک کە لە ئێرانەوە داهاتن ئێستا نایەن چ گۆرانکاریکی بەسەردا بازارێنەوە نرخ بەرز بۆتەوە؟ بەرز نەبوو ئێستا قەیسی پێشان بە 33,000 ئەوە بە 43 ئێستا بە 32 یعنی بلەکس یعنی دابەزی ئێستا بۆچی خەل و شتیوە کشمیش ئەو شتان هەمووی دابەزی شتی ئێران هیچ گران نەبووە یعنی لەبەرەوەی بازارنی عشایەکە دادەبەزی بەس هەڵناسی. باش ئەو شتانێک کە لە ئێران داهاتن بەدیلی ئەوە چییە لەکوێ شتەکان دێنن مەسەلەن بۆ منەوە کە باس کرد کشمیش و قەیسی وانە لە ئێران دێن لەکوێ دێن ئێستا کە لە ئێران ئێستا لە گێران نەبێت لە تورکیا دێ بەڵێ هیچ گۆڕانکاری بەسەر یعنی شتەکە دادەبەزی گران نابی. خۆش بێ محەممەد ئەمانێک کە باسێک کاتەنا کشمیش و قەیسینیان زۆر کاڵای دیکەشەیە بۆ مناشتانێشتی قوتوبند کراوە هەنێشتی دیکەیە کە لە ئێرانەوە داتن ئەمانە هەمووی بەدیلان بۆ دروستبەوە تا ڕێگایەکی دیکەیە کە ڕێگای تورکیا ئەمە بازارێکی بۆ تورکیا خۆش کرد کە تورکیا ئێستا هەلێکی باشی قۆسۆتەوە ئەم هەموو کەلوپەلانێک کە پێشتر ئێران دێ ناو کەڕێگەکەی ئاسانتر بوو زووتر دەگەیشت دەستی یاو نیشتمانیان ئێستا ئێران هەم ئەوشتانە یەک ناوەکانی لای خۆی تۆما کرد و ئەو دانێنێتە بازار بازرگانان هەم ئەوان دێ من دەمێ ڕاستی خۆ لەگەڵم دادێشت بکەم ئەو کاتتان باش ئێوە شت دەکردن شت گران بووە أنتم عربي أسعار غالية لو رخيص؟ زين أسعار معقولة حدود بين الإيران وإقليم كردستان سد يعني بها تأثيرات على الأسعار؟ كل حاجة متوفرة وكله سيد فل. شكرا. ايوه ليرنا يعني اجتماعي اشياء كلوبل بازار دا جرام بوا دا قلت بوي كسنوكان داخلون كلوبل بازار جرام بوا كلوبل شلون نخان خوتي همش تكارو لوين در جرام بوا كأوان يعني هجومي سرما كده بخوي كنا خوان اشتكى كنا خويتان راست ايما شر سي ولاد دكين بلام لها ما كدا هیچ بازار كان نقول هروج خوتي زور باش. بلا محمد وقت بيني هم عرب هم هاونشمانين خوشمان بشويكي ڕاستەخۆ بینیان کە شتەکان دەکرن بازەوەکەن کە نرخەکان هیچ جیاوازێکی نیە بەڵکو نێشت و ئاماژەمەدا نرخەکان دابەزیوە نەک بەرز بێتەوە. بەڵێ سیامەن کەریم لە شاری ئەولێرەوە زۆر سپاس. بەڵێ هەر سەبارەت بە ئەم ژارە و نرخی کاڵاکان لە بازارەکانی هەرێمی کوردستانە هاودەکنی کاڵای و تورکی و ئێرانی لە بازارەکانە تا چەند ماوەتەوە ئێستا پەیامنێرمان جەمال ئەحمەد جەمیل لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. جەمال سڵاوت لێبێت تۆ چ زانیارێک لە سەبارەت بە نرخی کاڵاکان ئایا هیچ هەڵسانێک ڕووی داوە بەرزبوونەوە و نزمبوونەوەیەک لە نرخی کاڵاکاندا ڕووی داوە یان بە جێگیری ماونەتەوە؟
بەڵێ محەممەد وەک هاوکاریش مسیامەت باسی کرد داخستنی دەواازە سنووریەکانی ئێران بەڕووی باشووری کوردستانە هیچ کاریگەریەکی نەرینی نەبووە لەسەر بازارەکانی باشووری کوردستان و بە تایبەتی لەسەر بازارەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەتاوەکو پارێزگای هەڵەب جەبەڵک و داخستنی ئەو سنوورانە نەوەک نرخەکانی دانەبەزیەوە بە پێ ئەو بە دوواداچوونەی کەمە پێش ئێستا من لەم بازارەدا کردم بەشێک لەو شمەک و کاڵانەی لە بازارەکانتان بە تایبەت و شمەک و کاڵانی کە لە وڵاتی ئێرانەوە هاتوونەتە ناو سنووری پارێزگای سلێمانی و هەڵەب نرخەکانیان جێگیرە و هیچ بەرزبوونەوەیەکی بەخۆوە نەدیوە بەشێک لەو شمەک و کاڵانش کە لە ناو بازارەکانان بە تایبەتی مادە خۆراکیەکان بەشێکیان نرخەکانیان دابەزیەوە بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەو شمەک و کاڵانە کە نرخەکانیان دابەزیوە ئێستا من دەچمە لای ئەم دوکاندارە کە ناوی کاک ناسرە و کاتت باش دەواازە سنووریەکان تا چەند کاریگەری نەرێنی هەبوو یاخود لەسەر بازارەکان نرخەکان دابەزیون یاخود وەک خۆی ماوەتەوە وڵاوی ڕاستبی لەو کاتەوە سنووران داخراوە تاکو ئێستا هیچ گۆڕانکاریەکی بەسەر ناتوە توان بڵێ پێش تاقسنی چۆن بووە ئێستا ژەر وایە ینی ئەتوان بڵێ هیچ شتێک زیادی نەکرد وەکو خۆی وایە باشە باس لەوەکری لە بازارەکە هەنێ لەو شمەکانە نرخەکانیان دابەزیەوە بە تایبەتی مادە خۆراکیەکان چینەوە مادە خۆراکی مادەی خۆراکی ئەوەی ئێرانی بڕوان ناکەم دا نەبەزی و گرانیش نەبووە بەڵام بەعدە شتێکی بۆ نمونە ماوەی لەمە پێشەکرد لە گەیشتە 46 ئێستا بە 36 و 35 ئەوانە هەیە ینی شەکر موادی شەکر بەڵام بە نسبەتی ئێران لەو کاتەوە حدودان داخرا تا هیچ شتێک گران نەبووە وەکو خۆیەتی باشە لەو کاتێک کە دەواازە سنووریەکانی داخستووە وڵاتی ئێران بەڕووی باشووری کوردستاندا موادەکانی کە و بەرهەمانەی لە وڵاتی تورکیاوە جێگەی ئەو مادە خۆراکیانی گوتوەوە لە بازارگانی سلێمانی حالیان تا ئێستا بگرە شتی ئێرانی لەناو بازاری سلێمانیە بەقەدر جاران زۆر و هیچ نقصانێکی پێوە دیار نییە تا ئێستا هیچ نقصانێکی پێوەدیان شتی ئێرانی شتی تورکی ژەری احتیاجی و ڕۆژانەیە تو هینێکی نییە هیچ شتێک گران نەبووە یعنی کوتەکەی شتێک لەنای ئێرانی لە تورکی گران نەبووە هاتە هیچ شڵەژانێ لە ڕووی نرخەوە دروست نەبوو لە بازار هەموو دوکاندارێک خواخوایەتی یەکی ڕووی تێکا شتێکی بێ بفرۆش نەخێر باشە زۆر سپاس محەممەد من وەک ئەم دوکاندارە کە باسی کرد هیچ شڵەژانێک لە ڕووی نرخەوە دروست نەبوو یاخود ئەو پێداویستێک کاڵا ئەو پێداویستی خۆراکیان لە بازاردان ئەتوانن خواستی خەڵکی وەک پێویست دابین بکەن جیاوازەوەش من ئەمەوێ باسی بکەن کە هەرچەندە دەرگای مەرزی نێودەوڵەتی باشماق بەڕووی باشووری کوردستاندا داخراوە بەڵام لە هەمان کادا سێ مەرزی دیکە هەن هەرچەندە لە ماوە پێشودا لە ڕووی یاسایەوە کار بۆ مەرزەکان کرا کە بە نێودەوڵەتی بکرێن هەرچەندە نێودەوڵەتی نین بەڵام دەرگاکانیان تاوەکو ئێستا بەڕووی باشووری کوردستانە دانەخراوەش بە تایبەتی مەرزی سەیرانبەر هەیە کە نزیک لە مەرزی نێودەوڵەتی باشماق هەموو ماوادێکی هەموو کاڵایەک لێەوە دێتە باشووری کوردستان و بە تایبەتی ماوادی خۆراکی زۆر لە سەیرانبەرەوە دێت جیاواز دەوەش کە مەرزێکی دیکە هەیە مەرزی تەوێڵەیە ئەوش مادەی بە تایبەتی کەرەستەی بیناسازی دێەوە مەرزێکی تریش کە بەڕووی باشووری کوردستانە تاوەکو ئێستا بەڵێ زۆر سپاسمان لە ئەحمەد جەمیل لە سلێمانی و سپاس بۆ زانیاریەکان وەڵا هەر سەبارەت بە مژاری نرخی کاڵاوشمەکان هاوردەکردنی لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە داخرانی دەواازە سنووریەکان چ کاریگەرێکی بۆ لەسەر ڕۆژهەڵات و بەسەر باشووری کوردستان و وەستانی ئاڵوگۆڕ بازرگانەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئێران وای کردووە کە کاڵای تووشیا لە بازارەکاندا بە جێگیری بمێنێتەوە جێگیریەوەی کاڵا ئێرانەکان بێت بەبێ ئەوەی گرفتێک بۆ نەبوونی کاڵا و کەلوسپەلە پێداویستەکان بۆ بازارەکان دروست بێت زۆرترین کاریگەریشی کردوتە سەر بەهای تومەن لە باشووری کوردستان هەر بۆیە مامەڵەکردن بە تومانەوە گەشتوتە نزمترین ناسی خۆی بازاری سۆرانە شوێنێک زیاتر لە 20 ساڵە ناوەندێکی ساختکردنەوەی دەیان زۆر کاڵای ئێرانیە ئێستا خەریکە کەلوپەلە ئێرانیەکانی تێدا نامێن و کاڵای تورکیا دەبێتە جێگرەوەی ئەشای ئێرانیەوەی دێمەسەن جبسە یان دۆت برێم خیار شوورە یان ئەو تشتانەیە شتێکی زۆر مهم نییە هیچ باکمان بە ئەشای ئێرانی نییە چونکی ئەشای تورکیای ئەرزاقە هەموو خواردنەمەنی ئەساسەکەی هەمووی لە تورکیای دێ ئەوەی لە ئێران هەمە جبسە و یان دۆشاوە و یان خیارشوورە ئەو تشتانەشەگەر نەهەیە بە ئەوە زۆر مهم نییە لۆمە بازاری ئەم شارە 250 کیلۆمەتر لە دەواازەی سنووری باکوور و 70 کیلۆمەتر لە دەواازەی سنووری ڕۆژهەڵاتی کوردستانەوە دوورە زوو گەیشتن و کەمی تێچووی گواستنەوەی کاڵای ئێرانی وای کردبوو کە خواستی زۆری لەسەر بێت 6,000 بە 7,000 کری بە 8,000 دیۆن 4,000 حدود ئیرانی لەمە نزیکترە موادی مکیاج و چ دێتن بەسیوەتی ئێستا حدودەکە قەپات بیە موادی تورکی دێتن هەرزانترشە سەرفشە بیتن زۆر باشترشە بەشێکی زۆری کڕیاران لەو قەیرانەدا بە دوای کاڵای هەرزانەوەن بانکردنی ئەو فرۆشیارەش
بۆ هەمانە و کڕیارانەیە. ئەمە جل شێرزان بکەم لۆ دستانیەوە منداڵەکانم جلکە چیوە بیکەم ناسبی لۆ منداڵەکانم بکڕن هەتا ئێستا جلی ئیرانیم نەکڕیوە لۆ منداڵەکە بەس پێراوەکان نەبی هەموو تشتی مارکەمان تورکی کڕیە. هاوشێوەی کاڵاکەی خەریکە مامەڵەکردن بە دراوی ئێرانی لە باشووری کوردستان نزمترین ئاست تۆمار دەکات. ئەو دۆلار و دینارانەی پێشتر لەو بازاڕەدا تومەنیان پێدەکرا و دەبردراوە ئێران بۆ کڕینی کاڵا و کەلوپەلی هەمان وڵات ئێستا لیرەی تورکیان پێدەکرێت و خەریکە وەک کاڵاکەی دەبێتە جێگرەوەی دراوی ئێرانی. بەختیار خادر ڕوودا و سۆران. بەڵە سەبارەت بە هاوردەکردنی کاڵا لە باکووری کوردستانەوە بۆ باشووری کوردستان تا بزانین تا چه ئاستێک ئەو قەباری بازرگانە لە نێوان باکوور و باشووری کوردستانە گەشەی کردو. ئێستا پەیامنێرمان سەرکان اینجا لە شاری ئەمەری باکووری کوردستانەوە لەگەڵماندایە. سەرکان سڵاوت لێبێت تۆ چ زانیارێک لە سەبارەت بۆی کە ئایا قەبارەی بازرگانی نێوان باکوور و باشووری کوردستان تا چه ئاستێک گەشەی کردو بەتایبەت دوای ئەوەی لە نێوان ڕۆژهەڵات و باشووردا سنوورەکان داخراون؟ بله محمد پشتکر سینوری که دنابر باشور و روشلات جالیه روبریا تهران و داخستن نها او هات و چونا بازرگانی على سر درگه ابراهیم خلیل سر درگه خابوره زیده تر بیه بگمان روزانه بیشترجی به هزاران ماشین بارهلگرد وی دریه را در باس بوده لی نها هین زیده تر بیه پشتی که دریانه هاتیه گرتن که پیشتر بازار که باشوری کردستان زیده تر جالی کلوپلین ایران و ترکیه و هاتو بو ام به سروان و دهات پروه کرن نها بازار زیده تر کلوپلین باکور و ترکیه و مایه شغو پیشتر جی سالانه دردورا ترکیه و باکور دردورا 12 میلیارد دلاری مال و کلوپل جبو باشور دهات نارده کرن تی پایین که اگر وها بردوام بکه دی اف هنارده کرنا کلوپلین یین ترکیه و یین باکور زیده تر به جوان 12 میلیارد دلاری که جبو باشور و عراق دهات نارده کرن محمد نزدیک 2 میلیارد دلاری وی جالی کارگه هم باکور و دهات هنارتن دهات شاندن تی پایین که ev cimcola bazırgani hin zêdetir bibe Mihemed eger wiha berdewam bike. Bale serkan înja li Amedê zor spas bo zanêrekan. Da Çîna başûrî Rojhilatî Asya û lewê li şarî li welatî Japon pêşangayek dikirêtەوە bi navê motor şûke bêşek li gewretirî pêşangaya nûdawletekanî otomobîl danir li jiyan de. Pêşangaka salane li şarî Tokyoyê paytextî Japon kirêtەوە. Kompanyakan û rêxeranî ew pêşangaya ئەمڕۆ سیمینارێک لەسەر ئۆتۆمبیلانە ڕێکەکان کە لە داهاتوودا بەرهەمی دێنن. هاوکارمان کاردۆ کەمال نێدراوی ڕوودا و لە ژاپۆن لەو سیمینارەدا بەشدار بوو زانیاری زیاترمان لەو وەرەگرین کاردۆ دینە لای تۆ بزانین لەو بارەیەوە چ زانیارێک لایە سەبارەت بۆی کە ئەو پێشبینی کرێت ئەو ئۆتۆمبیلانەی کە دیزاین کراون کەی دەخرێنە بازاڕەکانەوە. ئەم کاتتان باش بەڕێزان ئێستا ئێمە لەو سیمینارین کە ئەمڕۆ بەڕێوەچوو بە شێوەی گشتی دەرباری مۆتۆشۆیە کە سبەینێ ئەنجام دەدرێت کۆمپانیای توێتە کۆمەڵێک ئۆتۆمبیلی دروست کردووە تاوان ئۆتۆمبیلەکان هەمووی جارە بەس تەسمیمی بۆ کراوە ئۆتۆمبیلەکان نەخراوەتە بازارەوە بەشێک لەو ئۆتۆمبیلانە بۆ ساڵی 2010 دەخرێتە بازار بەشیان ساڵی 2019 تا ساڵی 2020 و هەندێک ئۆتۆمبیلیشی تیا تەنانەت بۆ ساڵی 2030 لێساوە تەسمیمی بۆ کراوە بەڵام هێشتا دروست نەکراوە ئەوەی کەم ئۆتۆمبیلانە جا دەکاتەوە لە هەموو ئۆتۆمبیلەکانی کە ئەوەیە کە ئەم جارە توێتە بە سیستمێکی نوێ و لە هەمان کاتە بە تەسمیمێکی نوێ دەستی گرۆ بە دروستکردنی ئۆتۆمبیل واتە بۆ هەر چینە و ئۆتۆمبیلێکی دروست کردووە بۆ نمونە بۆ کەسی وەرزشوان ئۆتۆمبیلی وەرزشی بۆ دروست کردووە لەگەڵ ئەو تایبەتمەندیانی تیا کە وەرزشوانێک پێویستی پێدی لە هەمان کاتە بۆ کەسێک کە بزنسمان بێ خاوەنکار بێ ئۆتۆمبیلێکی بۆ دروست کردووە کە هەموو ئەو تایبەتمەندیانی تیا بێ و هەموو ئەو ئەپلیکیشنانی تیا بێ کە بزنسمانێک پێویستی پێێتی لە ڕۆژانی کارکردنی خۆیان بە هەمان شێوە بۆ سیاسەتمەدارەکان تەنانەت ئۆتۆمبیلی تایبەتی بۆ خۆیان بۆ دروست کردووە بەڵام خاڵێکەیە کە هەموو ئەم جۆرە ئۆتۆمبیلانە کۆ دەکاتەوە ئەویش ئەوەیە کە یان بە سیستمی هایبرد کار دەکەن یاخۆ بە سیستمی هایدرۆجین کار دەکەن
هەرچەنە ئێستا بەشێک لە شرۆڤەکارانی بازاری ئۆتۆمبیل و خۆشان تەنانەت ئەو ڕخنەیان لە خۆیان هەیە کە دەڵێن هێشتا زۆر بۆ سیستمی هایدرۆجین چونکە ژێرخانێکی هایدرۆجینی لە وڵاتان دەست ناکەوە واتە وێزگەی تابەت بە دروستکردن یاخۆ بە پڕکردنەوەی هایدرۆجین نییە و تەنانەت لە ئێستا لە ژاپۆنیشە ئەو وێزگانی کە هایدرۆجینن وێزەکان ژمارەیان زۆر کەمە هەرچەنە ئەو ئۆتۆمبیلانی کە بە هایدرۆجین کار دەکەن تەنکیەکان بە شێوازێک دروست کراوە کە بتوانی یەکجار پڕکردنەوەی تەنکیەکە تا 1000 کیلۆمەتر پێی بڕۆی بەڵام نتوانین بڵین یەکێک لەو تایبەتمەندیانی دیکە کە لە ئۆتۆمبیلە هایدرۆجینەکان هەیە چونکە هایدرۆجین وەکو بانزین نییە و وەکو گازۆیلیش نییە زوو گردەگرێ یاخود ئەگەر ببوورمونە ئۆتۆمبیلەکە پێکدادان دروستکە لەگەڵ ئۆتۆمبیلیش کە ڕەنگە ڕاستەخۆ ئۆتۆمبیلەکە بتەقێتەوە چونکە سیستمی هایدرۆجین سیستمێکی کەمێک مەترسیدارە بەڵام هێزێکی زیاتر دەدا بە ئۆتۆمبیلەکە توێتە هاتو ئیشی تەنان لەسەرم خاڵە کردو کە مەترسیەکانی نەهێشتووە دەتوانین بڵین دەزیکی کردوەوە لە سەفەر ئەویژەوەی کە ئەگەر بێت و ئۆتۆمبیلێک لە ئۆتۆمبیلانی کە بە هایدرۆجین کار دەکات پێکدادان دروستکە لەگەڵ ئۆتۆمبیلیشکە ڕاستەخۆ ئۆتۆمبیلەکە خۆی سیستمەکە دەبڕێت هایدرۆجینەکە دەبڕێت و جێی دەکاتەوە لە سیستمی ئۆتۆمبیلەکە ئەمە ژوا دەکات کە سیستمی سەلامەتی لە خودی ئۆتۆمبیلەکانە زیاتر بێ من قسەی زیاتر ناکەم لەسەر ئەم بابەتە سبێنە دەچینە مۆتۆرشۆکە و لەوێ هەموو ئەو ئۆتۆمبیلانی ئەمڕۆ کە پرێزنت کرا و پیشاندرا لەوێ بە شێوازێکی ڕاستەخۆ پیشانتانین و هەر ئۆتۆمبیلش و تایبەتمەندەکانتان بۆ ڕوون دەکەینەوە ئێستا شەکەرم بەلای هاوکارانم بۆ درێژەدان بە هەواڵەکان بەم زوانە دۆناڵد ترامپ ناوی سەرۆکی نوێی بانکی ناوەندی ئەمریکا ئاشکرا کات کە کاریگەریشی گەورەی دەبێت لەسەر داهاتووی بەرنامە ئابوووریەکانی و هەروەها ئاراستەی ئابووری ئەمریکا. ترامپ ڕۆژی دووشەمە ڕایگەیاند